خوێندکارانی خۆشەویست ئەم کاتتان باش بە هیوام تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت. من مامۆستا باخان ئاوات مامۆستای وانەی پەروەردەی مەدەنی خۆناغی پێنجەم. بابەتی ئەمڕۆی وانەی پەروەردەی مەدەنی دوو چیرۆکمان هەیە بە ناوی چیرۆکی دادپەروەری لەگەڵ چیرۆکی سزایەکی دادپەروەرانە. سەرەتا لە چیرۆکی دادپەروەری کە چیرۆکی یەکەمە دەست پێ دەکەین. پوختەی ناوەڕۆکی چیرۆکەکە باس لە کرێکارێک دەکات کە خەریکی بنیاتنانی باڵەخانەیەکی بەرز بوو. بەهۆی ماندووبوون لەسەرەوە کەوتە خوارەوە و کەوتە سەر پیاوێک کە بە ڕێگای ژێر باڵەخانەکەدا ڕەت دەبوو. لە ئەنجامدا پیاوەکە گیانی لەدەستدا و کرێکارەکەش بە سەلامەتی نەجاتی بوو. باوکی کوژراوەکە چووە لای دادوەری شار و داوای تۆڵەی کرد لە کرێکارەکە و سوور بوو لەسەر ئەوەی کە کرێکارەکە لە سێدارە بدرێت. دادوەری شار کە زۆر بە پاکی و دادپەروەری دەناسرا لەسەر داواکاری باوکی کوژراوەکە ڕازی بوو بە بژاردننی پارە بۆ خوێنی قوربانیەکە. سەبارەت بە کوشتنی کرێکارەکەش گوتی دەبێت کوشتنی کرێکارەکە بە هەمان شێوەی کوژرانی کوڕەکەت بێت، بۆیە دەبێت کرێکارەکە لە ژێر بینایەکە ڕابوەستێ و تۆش خۆت فڕێ بدەیتە سەری. باوکی کوژراوەکە کە ئەمەی بیست هیچ وەڵامێکی پێ نەبوو، یەکسەر ڕۆیشت و وازی لەم داواکاریەی هێنا. خوێندکارانی خۆشەویست، ئەمە ناوەڕۆکی چیرۆکی دادپەروەری بوو. ئێمە لەوانەکانی پێشووتریشا باسمان لە دادپەروەری کردووە. هەمیشە وتومانە دادپەروەری بنەمایەکە بۆ خۆشی و خۆشگوزرانی لە نێوان ئەندامانی کۆمەڵگەدا، چونکە ئەگەر ئێمە بەیەکەوە دادپەروەر بین ئەوە ژیانێکی خۆش و ئارام و ئاسوودەمان دەبێت. لێرەدا سرنجتان ڕادەکێشم بۆ بڕیاری دادوەرەکە کە چەند بڕیارێکی دادپەروەرانەیدا وای کرد کە باوکی کوژراوەکە لە ئەنجامی ئەوەی کوڕەکەی لە دەستدا بوو بڕیارێکی بە پەلەیدا وتی دەبێت کرێکارەکە لە سێدارە بدرێت. بەڵام دادوەرەکە زۆر بە شارەزایی زۆر بە لێهاتوویی بڕیاریدا وای کرد کە باوکی کوژراوەکە لەو بڕیارە بە پەلەی کە داوێتی پەشیمان بێتەوە. ئامانجی سەرەکی لەم چیرۆکە یاخود ئەو وانانەی کە لەم چیرۆکەوە فێر دەبین چەند شتێکە. خاڵی یەکەم زوو بڕیار نەدانە لەسەر ڕووداوەکان. زۆر جار خوێندکارانی خۆشەویست ئەو ڕووداوانەی کە زۆر جار بەسەرمانە دێ ڕوودەدەن زۆر جار لە دەستەر و توانستی مرۆڤەکانەوەیە. مرۆڤ دەستی نییە لە ڕوودانی ئەم ڕووداوانەدا، بۆیە ئێمە دەبێت هەمیشە وا بکەین کە نەکەوینە بڕیاری هەڵەوە، واتە بە پەلە بڕیار نەدەین بۆ ئەوەی کە بڕیارەکانمان بڕیارێکی دروست بێ و بڕیارێک بێت هەڵی تێدا نەبێت. ئەم خاڵی یەکەم. خاڵی دووەم ئاگایی و خۆسەلامەتی لە کاتی کارکردندا. کارکردن کاتێک کەسێک کە کارێک دەکات دەبێت هەمیشە پێداویستە سەرەکیەکانی کارکردنی ئامادەکرده بێت لەگەڵ خۆیدا بەباشی ئەو پێداویستیانی پێبێ. ئەمە جگە لەوەی کە دەبێت بزانێت لە کارەکەیدا چۆن دەست پێ دەکات و چۆن بەردەوام دەبێ و چۆن کۆتایی بە کارەکەی دەهێنێت. ئەمە جگە لەوەی کە نابێت تەنها حساب بۆ خودی خۆمان بکەین لە کاتی کارکردنە، بەڵکو دەبێت بە ئاگا بین لە کەسانی چواردەوریشمان، چونکە ئینسان نابێت تەنها حساب بۆ خۆی بکات، دەبێت بە ئاگا بێت لە کەسانی چواردەوریشی. خاڵی سێهام گەیشتن بەڕاستی و پەشیمان بوونەوە کە کارێکی دروستە. ڕەنگە زۆر بەمان بەو بارودۆخەدا ڕۆشت بێتین لە ئەنجامی ئەوەی کە بە پەلە بڕیارمانداوە بڕیارێکی نادروستمانداوە، بەڵام ئاسایی ئەگەر ئینسان بەو دۆخەدا ڕۆشت بێت و پەشیمان بێتەوە لە بڕیارەکەی و بە هەڵەی خۆی بزانێت. ئەمە پوختەی چیرۆکی دادپەروەری کە لاپەڕە 17 و 18 کتێبەکەمان دەکات. چیرۆکی دووەم چیرۆکی سزایەکی دادپەروەرانەیە. پوختەی ناوەڕۆکی چیرۆکی سزایەکی دادپەروەرانە کە لاپەڕە 22 بۆ 26 کتێبەکەمان دەکات. ناوەڕۆکی چیرۆکەکە بەم شێوەیە. خەڵکی یەکێک لە لادەکانی کوردستان بەدەست زۆرداری گورگێکەوە دەیان ناڵان کە شەوانە هەڵی دەکوتایە سەر گوندەکان و مەڕ و ماڵات و مریشک و پەلەوەرەکانیانی دەخوارد. گورگی ترندا شەوانە بە شێوەیەکی کتوپڕ هەڵی دەکوتایە سەر گوندەکە و سکی برسی خۆی بە گۆشتی ئاژەڵ و پەلەوەرەکانی خەڵکی ئەو گوندا پڕ دەکرد.
بۆیە ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی گوندەکە داوایان لە ڕاوچی کرد کە ڕزگاریان بکات لە دەست گورگە درندەکە. ڕاوچی دوای گورگ کەوت لە دارستانەکەدا تاوەکو ماندوو بوو. لە کاتی ڕاکردندا گورگەکە پیرەمێردێکی بە ساڵاتچووی دڵنەرمی بینی و لێی پاڕایەوە و داوای لێکرد کە لە پەلاماری ڕاوچی بیپارێزێت. پیرەمێردی دڵنەرمیش بەزەی بە گورگەکە هاتەوە و خستیە ناو تورەکەیەک و لە پشتی خۆی هەڵیدا. کاتێک ڕاوچی گەیشتە پیرەمێرد لی پرسی: مامە پیرە، لە ڕێگادا هیچ گورگێکت نەبینیوە؟ پیرەمێردیش گوتی: نەخێر برای ڕاوچی، هیچ گورگێک بێرەداڕەت نەبووە. دوای ئەوەی ڕاوچی ڕۆی و لە شوێنەکە دوورکەوتەوە، مامە پیرە گورگەکەی لە تورەکەکە هێنایە دەرەوە و گوتی: ئێستا دڵنیا بە و بۆ شوێنی خۆت بگەڕێوە لە دارستاندا. لەو کاتەدا گورگی درەندە ددانەکانی خۆی تیش کردەوە و بە پیرەمێردەکەی گوت: گەڕانەوەی چی؟ من ئێستا دەتخۆم چونکە برسیم. پیرەمێردیش بەسەر سوورمانەوە پێی گوت: ئەی گورگی درەندە، تۆ ئاژەڵێکی چەندە چەپەڵ و بێوفایت و چاکە نایەتە بەرچاوت. من هەر ئێستا تۆم لە چنگ ڕاوچی ڕزگار کرد، تۆش ئەوها پاداشتی چاکەی من دەدەیتەوە؟ ئایا ئەوە پاداشتی چاکەیە لە دنیای گورگاندا؟ گورگیش هەر سوور بوو لەسەر خواردنی پیرەمێرد و وتی: من گاڵتەم بەم قسانە دێتەوە، برسیم و هەر دەبێ بتخۆم. لەو کاتە کەروێشک هاتە لایەن و هۆکاری ئەم و توێژەی لێ پرسین. پیرەمێردی بە ساڵاتچووش بە چاوی پڕ لە فرمێسکەوە مەسەلەکەی هەمووی بۆ گێڕایەوە و گورگی زۆرداریش پاڵپشتی قسەکانی مامە پیرەی کرد. لەو کاتەدا کەروێشکی دانا بێی لە ڕزگارکردنی مامە پیرەی هەژار کردەوە و بە گورگی وت: گومانم هەیە لە ناو تورەکەکەی مامە پیرە جێگەت بوو بێتەوە. گورگیش تووڕە بوو بە کەروێشکەکەی گوت: من بە ئاسانی چوومە ناو تورەکەکە بۆ سەلماندنی ڕاستی قسەکەم، جارێکی تریش دەچمە ناو تورەکەکە. کەروێشک گوتی: باشە، تا بە چاوی خۆم لە ناو تورەکەکە نەتبێنم بڕوات پێ ناکەم. لەو کاتەدا گورگی زۆردار بە نەزانی چووە ناو تورەکەکە. کەروێشک زارکی تورەکەکەی گرت و داوای لە مامە پیرە کرد خێرا سەری دابخات. بەمەش گورگ جارێکی تر لە ناو تورەکەکە بەندکرا و چەند هاواری کرد ڕزگاری بکەن، بەڵام ئەم جارەیان سوودی نەبوو. اینجا مامە پیرە گورگی لە ناو تورەکەکەوە بۆ ناو گوند بردەوە و خەڵکی گوند بڕیاریاندا گورگی زۆردار بەهۆی تاوانی دزینی مریشک و مەڕووماڵات و هەڵخەڵەتاندنی مامە پیرە لە ناوچەکە دەربکەن. جارێکی تر ڕێگی پێنەدەن ڕووبکاتەوە ناوچەکەیان. مامە پیرەش زۆر سوپاسی کەروێشکی کرد کە گیانی ئەوی بەهۆی دانایی و ژیری لە مردن ڕزگار کرد. ئەمە بوختەی چیرۆکی سزایەکی دادپەروەرانە بوو کە خوێنمانەوە. خوێن کارە خۆشەویستەکان، ئامانجی سەرەکی لە چیرۆکی سزایەکی دادپەروەرانە چەند خاڵێکە، لە چەند خاڵێکە کۆمان کردوێتەوە. خاڵی یەکەم هەمیشە وتراوە گورگ ئاژەڵێکی درەندەیە و هەردەم هەوڵی تاوان و پەلاماردانی ئاژەڵە لاوازەکان دەدات، بۆیە هەرگیز نابێت متمانە بە گورگ بکرێت. یەکێک لە خاڵە گرنگەکانی دیکە یەکدەنگی خەڵکی گوند بۆ لە ناوبردنی مەترسیەکان. ئێمە لە چیرۆکەکەدا باسمان کرد کە گورگەکە چی کرد؟ هەستا پەلاماری هەموو ئاژەڵەکانی گوندەکەی دەدا بەبێ جیاوازی. بۆیە خەڵکی گوند هەمویان بەیەکەوە پشتی یەکیان کرد بە هەرەوەزی چیان کرد؟ ڕوبەڕووی مەترسیەکان بوونەوە و هەستان بەوەی کە گورگەکەیان سزادا، بەڵام بە شێوەیەکی دادپەروەرانە، چونکە هەڵنەسان بیکوژن بەڵکو دووریان خستەوە بۆ شوێنێکی دوور. یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کەروێشکی وریایە کە لە کاتی بوونی کێشە چارەسەری گونجاوی دۆزیەوە. ئێمە دەزانین کەروێشک ڕاستە ئاژەڵێکی بچووکە وەکو گورێک بەهێز و ئەتوانین بڵێن لە ڕووی جسمە وەکو ئەو گەورە بەهێز نییە، بەڵام لەم چیرۆکەدا دەورێکی زۆر باشی بینی بەوەی کە لە کاتێکا کە بڕیارێکی دروستیدا زیرەک و بتوانە و لێهاتوو بوو چی کرد؟ وای کرد کە فێڵ لە گورگەکە بکات. ئەمە جگە لەوەی کە بڕیاری پێویستیدا لەو کاتەدا. هەروەها چاکەی کەسی بەرامبەر بە چاکە دەبێت نەک بە خراپە، چونکە ئێمە کاتێک
کەسێک کە چاکەمان لەگەڵ دەکات دەبێت بەرامبەری کردداری چاک بکەینەوە، دەبێت باشە بەرامبەری بکەینەوە، نەوەک خوانەخواستە وەڵامی بە خراپە بدەینەوە، هەروەکو چۆن لە چیرۆکەکەدا گورگەکە کردی بەرامبەر بە مامە پیرە، چونکە ئاکامی هەموو خراپەیەک ڕیسوابوون و دەرکردنە. هیوادارم سوودتان لێوەرگرتە بێ و کاتێکی خۆشتان لەگەڵ هەریەکێک لەم چیرۆکانە بەسەر برد بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.